ئەوەی کە جوولەکە بەرامبەر بە ئەهلی ئیسلامیەکە مسلمانان دژایەتی جوولەکە ئەکەن بە سەبەبی ئەو هەموو کار و کردەوە ناپەسەند و ناهەموار و دژایەتیکردنەی ئەوانە نەک بە سەبەبیەوەی کە مسلمان شەڕخواز بێت. ئەوروپا بۆ ئێوێ ئێستا ئەم عەمەلی ئاشتیان سەر بگرێت. ئەوروپایەکان هەموو لە یەهوود دەترسن، ئەڵێن خوێن مژن زەرور، بەڵام ناژوێرن وا بڵێن ئیلا مەگەر لا یەکێکی وەکو ئێمەمانان کە ئەزانن ئێمە بە مەبدەئی دینەکەمان هەڵوێستمان دژە دژی جوولەکەی فەڵەستین. لەبەرەو ئەوان کاتێک کە باسی جوولەکە دێتەوە پێشەوە لەشیان مووی لەشیان گرژە بێ لە ترسا مچۆرکیان پێ ئەزانن جوولەکە چییە. بۆیە بە هەموو شێوەیەک ئەیانەوێ لەم عالەمی ئیسلامیە جێگایان بێت، ئەو شەڕە لە خۆیان دوورکەنەوە. هەموو ڕئیسێکیش لە دەرەوە هەوڵەدا ئەو تەمەلق و ماستا و سارکردنەوە و دووڕوویکردنە بۆ جوولەکەکانی وڵاتی خۆی و دەرەوەکە لەبەر خاتری ئەوەی هەر چۆنێک بێ دەوڵەتی جوولەکە خۆی بگرێ لە ئیسرائیل لە فەڵەستین، ئەوجا وایان لێبێ سوود لەو نەوت و ئابووری و دەستە بێئیشەی جیهانی ئیسلام بکەن بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یەهود احتیاجی پێیەتی. بۆیە 309 معاهدە ئێستا ئیسرائیل بەستێتی لەگەڵ ئەم وڵاتە عەرەبیانێ کە ئیتیفاقیان لەگەڵ کردو. بەڵام ئیسرائیلیەکان خۆیان ئەوە ئەخلاقیان خۆیان هەر بەو شێوە. مەناحیم بێگن خۆی دەعوەتی ساداتی کردبوو لەسەر چێوی توور ئیتیفاقەکە ئیمزاکەن لەبەر چاوی هەموو عەدەسەی تەلەڤیزیۆن و عالەم سادات چوو بوو بۆ ئەوێ جوولەکەکان هەڵوێستی ئێمەی مسلمان کە دژی ئەوانە لەو ڕۆوەیە کە ئەوان دژ بە ئیسلامەکەی ئێمە، کە ئەوان دژ بە برایانی مسلمانی ئێمە،